بینەرانی عزیزی کورسا دەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوە عزیز و خۆشەویست کەسایەتی خۆشەویست و پەروەردەکار مامۆستا سیروان نووری عزیز ئەم هەفتەیە میوانی بەرنامی وێنەگرافیە. مامۆستا سیروان یەک لە مامۆستا خۆشەویستەکانی شاری سلێمانیە کە ساڵانێکی زۆر توانیوەتی خزمەتی گەورە لەو بوارەدا بکە و جێدەستی دیارە. مامۆستا هەر لە کۆتایی ساڵی 60ەکانەوە بۆتە مامۆستا و ساڵانێکی زۆر لە بواری پەروەردە وەکو مامۆستای بیرکاری سەرەتا خزمەتی کردووە. دواتر بۆتە بەڕێوەبەری خانی مامۆستایانی سلێمانی، دواتر وەکو سەرپەرشتیاری پسپۆڕی و سەرپەرشتیاری یەکەم خزمەتی کردووە. ماوەی ساڵانێک سەرۆکی لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان بووە و لەو بوارەشدا خزمەتی مامۆستایانی کردووە. مامۆستا سیروان کوڕی گەڕەشی کارێزی ئەحمەد زەنگەنەیەوە یەکێکە لە کوڕەکۆنەکانی شار و خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی سلێمانیە و بە هەزاران ڕەسمی ئەو سەردەمە زێڕینەی سلێمانی لەلایە. ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنامەیە بچینەوە بۆ یادگاریەکانی مامۆستا سیروان و باز لە چیرۆکی وێنەکانی ئەو ساڵانە بکەین، باز لە ئەزمموی دەوڵەمەند و خزمەتەکانی ئەو بکەین. مامۆستا جەنەم کاتت باش. باش و زۆر سپاس، چاوان ڕوون بوو. ئەحواڵە چۆنە ئێستا، تەندروستی چۆنە؟ وڵایتر بەرە باشە بین و باشتری ژەوی ئینشەڵڵا. ئینشەڵڵا باشەویت، چاوان ڕوون بوو کە جەنابمان بینی. لەوەتەی کە خانەنشین بووی دێستا زیاتر بەچیەوە سەرخاڵی مامۆستا؟ وڵا زیاتر بەیانیان زوو لە دوای سا پێنجوانە چم بۆ پارتی ئازادی بۆ ڕێزە. زۆر باش. ئەو وەرزشە بۆ من ئەتوانم بنەوە شتێکی باشە. بازە ڕۆژی تشکە بێچمە بە ناو بازار سەری برادەرانێم سەری ئەم لارێم بازێرێک ئیتر خۆم بەشغوڵەکەم بە کۆمەڵشتەوە و زیاتریش کە ئێوارە و شتم لێ شەو لێت حەزم لە ئەتەرنێت و ئەتەرنێتی شتی معلوماتی خاصن کۆن و تاریخی و مەکتەبێک شمێ حەزم لە کتێب خوێنەوەش زۆرە. دەستەکان خۆش بە خۆت مەژوڵ کردووە بە هیوای تەمەندرێژی و تەندروستی باش زۆر بۆ جەنابەت. مامۆستا دیارە تۆ لە پێما بێ لە 1946 لەدایک بوویت لە کارێزی ئەحمەد زەنگەنە لەو گەڕەکە. پێشەوەی بەرنامەکە بکەین مناقەشەی ئەو مامۆتۆتی کارێزی ئەحمەد زەنگەنە هەنێک لەو کەسانی کە باسییان کردووە ئەو ترێک کە سەر بە گەڕێکی شێخانە یان بەشێکە لە گەڕێکی شێخان، جەناب دەڵێ بەشێکە لە گەڕێکی مەڵکەنی. تۆ لە کامیان لەدایک بوویت؟ وەڵام من ئەگەر بێرە سەر مێشوو یعنی ئەمە شتێکی مێژوویە ناتوانین ئینکاری لە مێژوو بکەین. من لە 15/2/1946 لە کارێزی ئەحمەد زەنگەنە لەدایک بووم لە خانووی ژمارە 31 لەسەر 30 مەڵکەنی ئەو کاتێک. ئەمە من ئەم زانیارەم لە کێ دۆزیێوانی ینی لە خۆمە لەم دۆزیێتەوە بەڵکو لە سجلی قەیدی عامی قوتابخانەی کۆژەی کوڕان کە من لە 52 لێ وەرگراوم. ئەو کاتە بەهۆی چیەوە بووە؟ بەهۆی تەسکەری نفوسی چرحوت هەرچەند مناڵم پێ تەسکەری نفوس و ئەو سەردەمە پیارە و تەسکەری نفوس خۆی پێناسی باری شارستانی کێسا پێڵێن ئەو کاتە پێ زیاتر باو بناو خەڵکانە تەسکەری نفوس. من ئەو بە پێی ئەو تەسکەری نفوسێکەوە لێ تۆمارکراوە و لێ سجلێک دیومە. ئەمە سجلەکەی مامۆستا پێما کۆپیت کردووە؟ بەڵێ ئەمە کردووە نووسراوە لەسەری نووسراوە سیروان نووری عزیز 31 لەسەر 30 مەڵکەنی واتە کارێزی ئەحمەد زەنگەنە ئەو کاتە بەشێ بوو لە مەڵکەنی. ڕاست. و من کە بچم بۆ نفوس داوای معاملەی شتێ بکەم یەکسەرەوە سەیری سجلی مەڵکەنیەکەن نازسەری شێخانکەن لەبەرەوە ئەو ناوەمان لە ناو سجلاتی مەڵکەنیا هەیە و ئەمەش بەڵگەیەکی ڕاستیە بۆ ئەوە و بۆ بەم بەڵگەش زانیم 15/2/46 لەدایک چونکە لە هەموو شوێنەکانەوەی حەوت و من بەیەکی حەوت خانشین کراوە. ڕاستە. بەڵام بەهۆی ئەمە شتێکی زۆر باش بوودیم و من ئەمە زانیاریەکانی قسەی دایک مەگەڵ من دایکم هەوو زار پێوتم کوڕی من لە مانگی حەوتی چی لایەک بووی تۆ لە چلیستانە لایەک بووی. من بڕاستی تاکیم ناکرێت تاکو ئەمەم بینی و ئەمەش بەڵگەیەکی حاشاڵ نەگرە. بەڵام لە دوای 57ەوە چوە سەر شێخان کە تعدای نفوسی 57 کرا چوە سەر شێخان ئەینە هەر لەسەر مەڵکەنی بوو. دەستەکانە خۆش بێ. ئەمەش شاهادی جنسێکی ئەو کاتەی جەنابتە؟ بەڵێ ئەمە شادی سێی کۆنی ئەو کاتە بووە. ئەو کاتە لە پەڕێکی گەورەوە لا ماوە ینی بۆ مێژوو هەڵم گرتووە بەڵام ڕسمیم گرتووەتەوە. ئەو شادی سێ ئەو کاتە وەکو ئێستا نەبوو کە بچووک بێت ئەو کاتە دەرمێناوە ئەمەش
هەر بۆ مێژوو خەڵم گرتۆ لای خۆم بێنێ دەستەکانی خۆش بەشتی زۆر پاراستوە دیارە جەنابەت کوڕی کاک نووری عەزیز کاک نووری عەزیزێکی بووە لە شۆفێرە کۆرەکانی سلێمانی و لە زۆر لە کتێبە مێژوویەکانی سلێمانیش وێنەی باوکتی تایە کە یەکێکە لە باودن شۆفێرە کۆنەکان ئەمە وێنێکی کۆنی باوکتە پێمە 1947 ئەمە بەڵێ ئەمە وێنێکی باوکمە ئەم وێنەیەکەوە تایەتی بە جلی پۆلیسیە بۆ چووکە باوکم عسکەری نەکردووە لەبەرەوەی براکی بچووکی هەبووە جاران معین هەبوو بە معین دانا و بە پۆلیس دانا بە سایقی باوکم لە ساڵی 30 سایقە 10 ساڵ سیاقەتی کردووە لە ساڵی چرا ئیجازەیان ناوەتێ جا ئەوە ئەو کاتە هەر لە شورتەش سایقی مدیر زۆر ڕاست دوای وە سایقی حەسەن تاڵەبانی مصەری بوو کاتی خۆی 2 ساڵ لەگەڵ حەسەن تاڵەبانە چوین بۆ ناسری و حەلە و ڕمادی دوایی هاتینەوە نهایەتی چلەکان بۆ سلێمانی و لای گەراج هەنفرە جەفەنی شوفێری لۆرێکی کەورە بوو هاوچێ خەڵازەیە کرد دوایەوەش کە ئەمە شەروێنێکتری باوکتە دوایەوەش کە کارگەشی من توی سەرشناردا ئەمەزرێ پێما بێ لەوێ بێتە پاشەوەیکەوە لە گەراجی لۆری پێ بوو لە گەرجی هەمی حاجبەرەج هاوچۆی قەڵازێ و ڕانەیە کرد ئەو کاتەوە ڕێگاگوانە بوو بانیان زوو دەرەچوین سعات 12 شەوە گەشتە قەڵازێ ئەمەش وێنەیەشی ئەوە و دوای ئەو لە مامەی سەرشار کە 57 کرایەوە باوکم یەکێ بوو لە سایقەکان و کارمەندەکانی ئەوێ و لێوێ تاین بوو دوای و بەڕئی سواقین یعنی ماسەری شوفێر کرد دەستەکانی خۆشمە وێنێکی باوکت و دایکتن بەیەکەوە دیارە باوکت ماشەڵا زۆر ژیاوە پێما بێت تەمەنی شتێک و ئەتوانش بڵێم ئەو 4 ساڵ ژیاوە بە تا 95 ساڵیش بە تەندروستی زۆر باشەوە بووە هەتاکو 95 ساڵیش حەبی ئیسپرین چێنی خواردووە یعنی بەلای هیچ حەبیەکان نەچوە دەرمان نەچووە ئیتر بەڵام کە چوو بە عمرەوەی تر پێویستی بە دەرمان ڕەحشاد بێ ئەمە ئامۆزایەکیشن لەگەڵ دایکەوە بۆیکەوە ڕاستە مامۆستای چەند خوشک بران ئێمە 6 خوشک و 3 برای خوشکمان ئەمەی خۆی کردو 25مان ماینەوە 5 خوشک و 3 برا درێژم مامۆستا سامان مامۆستا کامەران منە پێ هەر لێشە خێوڵێم ئێمە هەمومان قەرزاری باوکمانین باوکمان نەخوێنەوار بوو باوکمان بە معاشی چکەمەوە لە مامەی سەرشار بوو بەڵام ئیمانی بۆ هەبوو کە پێویستتان بە خوێنە و تەنها خوێن ئەتوان حاڵکەن بۆ من نەوتی بۆ خۆتان توانی هەر مناڵە کچەکان و کوڕەکانیشی بەحەد و کولیشیان زانکولیان پێتەوا بکات و پێشیان بگەێنێ بە ئیسراحەت سەری ناوەتەوە کە ئەمری خۆی کردو مشکلەی لەلا نەماوە یعنی ئەوە من ئێمە ڕۆحی شاد ئێمە هەموو قەرزاری ئەوە سەرتان بەرزەفی ئەمە وێنێکی پێما بلوانەیەکەم وێنی ژیانی تۆ بێ ئەمە من بیرمیە ئەم وێنەی حەزەکەم بە شتێکی لەسەر بڵێم مامۆستا ئومێدکا کڕەشە بوو مدیری مەکتەبی گۆژە بوو ڕۆژیان بای کردم بۆ لای خۆی سێرەکەم سجلێکی دانەوە لە بەردەمی خۆیان دەستی خستبە سەر ناوەکەی وتی ئەم ڕسمە ناناستیەوە من زۆر حەزەکەم بیناسم چێە کەسی ڕسمەکەم کرد وتم بەناو چوانە گرژەکەی و بە ئەسمەرەکەی لە خۆمەچێ و بیریشمیە ڕاستە ئەمە دەمێکی زۆر دەمێکە یعنی دەقریبەن ماوەکی زۆر بوو بەڵام ئەم ڕسمە لە لای یحیافەنی ڕەسام گرتوم لەگەڵ خاڵما چوینە مەکتەبی گۆژە بەم ڕسمە وەرگیراوم و تەجیل کراوە دەستەکانی خۆش بە دیارە وێنەیە لە سیرێک تەمەنی بەڵێت تەمەنی ئەم وێنە ئێستا 71 ساڵە تۆ 71 ساڵ لەمەوە پێش ئەچتە قوتابخانەی گۆژە ئەو لەوێ دەست بە خوێندنەکەی ئەو قوتابخانەی کە ئێستا بۆ بە بازار پەلاری سیروانی نوێتیایە و لەوێ خوێندن تەواوەکەی قۆناغی سەرەتاییت ئەمە وێنەیەکی ئەو قۆناغی تەمەنی توێ لەگەڵ دایکت لە وازم ساڵی 1970 بوو بیرم بێت ئەمەی بەردەمی دایکم منم شۆرتەکەم لە بەرایە ئەوەش دایکم ئەوش خۆشێکمە ئەم ڕسممان کرد ئەم ڕسمە لای دایکم بوو یای بە من ئەو محافظەی کرد منیش محافظەم بۆ کردەوە یعنی شتێکی یادگارێکی جوانە دەستەکانی خۆش بێ مامۆستا تۆ باسی مەکتەبی گۆژێ کرد من دایمە ئێستاش و لە کۆنیشا و لە مستەقبەلیشا تا بمێنم هەموو جارێ ئەڵێم من قەرزاری قوتابخانەی گۆژەم مامۆستاکانی قوتابی گۆژەم بۆچی چونکە لەو قوتابخانەیە فێری پەروەردە و فێرکردن بووم لەو قوتابخانەیە فێری وشەی ڕەسەنی کوردایەتی بووم لەو قوتابخانەیە فێری هەموو شتێکی جوان بووم
لەبەرەوە دایمە خەدوتومە ئێستاش و لە پاشەڕۆی شاو لە پێشە شانازی بە قوتابخانەی گۆژەی سەرکاری و مامۆستا چیە بوون مامۆستاکان لەو سەردەمە دیارە تۆ زۆر بۆ فەرمین لە زۆر شوێن بینیوە تۆ نووسیوتە بۆ مامۆستاکانت بۆ ئەوانی کە لەو قۆناغە دەرسیان پێوتی وڵای ئەوەی کەوا بەبیرم مابێت توانی بێتم ینی لە ژیانمە ئەوەی لە کە من توانی بێتم سەریشم ماون تا لە ژیان نابوون ڕستیشم لەگەڵا گرتوون ڕاست لەوانە مامۆستا غەفوری مەلاعەلی وەڵکەنی هەبوو ئەوە مدیر بوو مامۆستا جەلال محمود هەبوو مامۆستا ئەحمەد محەممەد وهەبی هەبوو ئێستا بەزییان ئەحمەد مامۆستا ئەحمەد ماوە ماڵێن لە شێمحەدینە ئێستاش بە پێی بینم ئەچێ بۆ ناو بازار لەوانە مامۆستا قار خەلیل بوو مامۆستای سرودی وەرزشی پێوتین سرودەکانی ئەو سەردەمە چی بوون مامۆستا لە پەنجاکان والله من کە بیرم بێ خۆی ئەو کاتە هەر وەرزش نەبوو ناویان نابوو وەرزش و سرود لە ڕۆژانی زستانە لە هاوینە سویدیمانەکرد سویدی ئەو کات چی بوو ئەبوایە لە دەرسی وەرشە پاڵتۆڵێکی ڕەش فانێکی علاگەمان لەبەرابە ئەو کاتە وەرزشی سویدیان پێوت وەرزشی لەش بوو لە زستان شا سرودیان پێوتی سرودەکان کە بیرم بێت یەکی لە سرودانە چۆلەکە پاساری دەمی ڕاپەڕین جاوە هەندێکی کوردایشی تیا بووە چەلچی لێنام داروبەردی وەتەنم شاخی ڕەنگا و ڕەنگی گۆژە یعنی ئەو شتانە کە بیر ماوە زۆر جوان مامۆستا ئەمە وێنەیەکی تۆیە لەو قۆناغەی ئەو تەمەنت لە قوتابخانەی گۆژە من ئەم وێنە دایمەخت پێم خۆشە ئەم وێنەیە یەکەم کەس کە لە خارج کۆرکی برادرم ناردی بۆم ئەساکەی لە سلایدێ بوو کردم بەمە پێم خۆش ئەم وێنەیە ساڵی سلا ڕۆژی سی 11 دیراوە ئەو کاتە لە پۆلی شەشی دایی بووم جا ئەمانە کۆمەڵێ قوتابیون بەو کاتە کۆمەڵێکیان بەداخەوەڵێم بەجیارشتین و ئەمریکا خۆشەوە کۆمەڵیشان لێرە ماون ئەیان بینم و زۆریشان لەوانە لە خارجن بەس ساڵمان هەیە بە یادگارێکی زۆر جوانە بەڕاستی وێنەکەی ئەو ساڵانی قوتابخانەی گۆشەماوەتەوە تا ئێستا دەستەکانە خۆشمەوە مەسەدیارە تۆ لە قوتابخانەی گۆشە بی دواتر وەکو باست کرد کە خانووەکانی کارگەی چیمەتۆ دروستەکەی باوکرد لەوێ خانی و گۆرەگری و لە مەڵکەنی یا لە کارێزی ئەحمەد زەنگەنەوە ماڵتان چوە سەرچنار کۆمەڵێک وێنەم لایە هی ئەو ساڵانەیە دیارە کە ئێوە لە سەرچنار بوون ئەمە وێنێکی زۆر کۆنی سەرچنارە ئەمەم وێنێکی نهاتی شەخصەکانی سەرچنارە ئەو کاتە سەرچنار بوو سەرچنار شتێکی سروشتی بوو شتێکی تەبیعی جوان بوو ئینسان حەزێکرد بچێت ئاو هەواکەی کە هەڵندژی سنگ پاکە کردوانەیە ینی بەڕاستی ئەو کاتە ئەو کوێسەرە بوو ئێستا ئەوەی کەی بینی لە سەرچنارە هەمووی تەبیعی نییە هەمووی دەست کردە دروست کرا بەس ئەمەش وێنەیە لەگەڵ زۆر جوانە گرتمان ئەمە وێنێکی هەر سەرچنارە بەڵام ئەو کاتە دەشتایی و خانوویانە بەفر ئەمە لە پشتی قەیسەرەکەی ئێسای سەرچنارەوە کە ئێستا تاکو و مامەرەکە بۆ بە دوکان و بۆ ئەمە ئەو کاتە دەشتاییە بوو ئەو ساڵی وازام هەفتاویە کوانە بوو مامۆستا کاگەسوار لە قەڵازیەوە هات بۆ کاتە مامۆستا عەلی شەر برادەری خۆمان بوو لەگەڵمان هەبوو ئەو کاتە مامۆستا بوو لە قەڵازیە کە هابۆیەتر بەیەکەوە سەرێکی ناو باخەمان ئالێرە بەفرباری بوو زۆر پێیان خۆش و ئەم وێنەیە بری و بمێت بەیادگاری دەستەکانە خۆش بێ ئەمە شەر وێنێکی کۆمەڵێک هاوڕێی ئەو ساڵانەی لە سەرچنار بەڵێ ئەمە کۆمەڵێ هاوڕێی خۆمان بەیەکەوە بووین زۆر و بەیەکەوە وەڵزانین لەوانەی کەوا لەناو وێنەکە دیارن سەلاح چاوشی نەبوو بەداخەوەم ئەمریخوای کرد مامۆستا فەریدون هەبوو کە ماوەیەک مەعاونی مدیر شوڕە بوو برای کاحلمی علی عەبدول بوو خۆم بووم لەگەڵ مەسئولی حیمایەکانی کاحلمیش بوو لەگەڵ پێشمەرگەی ئەوە بوو جامە لە سەرچنار پیاوە خۆش وێنەیە بگرین و ئەم وێنێش نسخەیان بۆ ناردم پێم خۆش دەستەکانە خۆش یادگارێکی جوانە زۆرشەسەکان بوو ئەم وێنەیە پێما بێ هەر سەرچنارە بەڵام جەنابەت خەریکی وەرزشکردنن لەوێ ئەوە چی پێکە خۆم خۆم حەزم لە ڕاضە هەیە بەڕاستی وەرزش لای من شتێکی هین نییە ینی شتێکی من بە واجب ێزانم بۆ لەش ئینسان کە کاتی خۆی لەگەڵ سەلاحی خۆعافریکا یاریمان کردووە لە 58 کە لە ئەستانی بووم
جا کاک نوری وتی با تیپێک هات پەیوەند بکرین کە ژێ سەرژنار ساڵی 60 بوو وتی حەزەکەم تیپێک دروستکە بناوی تیپی سەرژنارەوە وڵی تر ئەم مەجموعەیەکەوە ڕسمەکە دیارن ئەمە کوڕانی سەرچنارە ساڵی 60ەکانە بە یەکەوە دانیشتین و بە یەکەوە قسەمان کرد و ئیتر لە نهایەتی 60ەکان و بیداتی 61 تیپێکی باشی سەرچنارمان دروست کرد کە ئەم وێنەمان بۆ یادگاری ماوەتەوە تەمەنی 62 ساڵ زیاترە یادەوەرێکی زۆر جوانە دەستەکانە خۆشبێ ئەمە ژوێنێکی کەسایەتیەکانی سەرچنارن دیارە هەر لە خانووی معمەلی گیراوە ئەو ساڵانە ئەوانە شێن مامۆستا والله بەنسبەتی ئەم وێنێ بەڕاستی ئەمە کاتی خۆی لای خوافیکە خاڵم بوو لێم وەرگرت ئەم وێنەیە شتێکی یادگارێکی جوانە بەداخەوەڵم کاتی خۆی کە خانووەکانی معمەلیان دروست کرد بە مەرجێک تۆ ئەزانی کە 420 کەس یەنە ناو معمەلەوە مناڵیان هەیە لە مەکتەبن ڕاست مەکتەبیان دروست نەکردبوو لەگە خانووەکان لەگەڵ بەل ناو خانووەکانە بۆە مەکتەبی تیاوە ڕاست جەلالەغا مدیری معمەل بوو 6 خانووی ئەو دیارە لە ڕسمەکە 6 خانووی دروستکە دیابن وتی بیکەن بە مەکتەب تربیەش ئەم مەجموعەیە مامۆسای دانا یەکەم هەیئەی تەدریسی دەسەی مامۆستانی قوتابخانەی سەرچنارن و لە چەند شوێنێکا بڵێن کە ناوەکانیش هەموو بڵاو کردوێتەوانێ کاتی خۆی یعنی شتێکی جوانە و یادگارێکی جوانە زۆر ڕاست یعنی تقریبا بڵێم 64 ساڵەوە پێش ڕاست ئەو ساڵانە ئێوە لە سەرچنارم کە تۆ ئەشتە سانەوی سلێمانی لە دوای قوتابخانەی گۆژە ئەشتە سانەوی سلێمانی لە دوای سانەوی سلێمانی کەوێت تەواوکەین بڕیارەی کە بچتە زانکۆی بەغدا کولەی پەروەردە بەشی بیرکاری بۆچی بیرکاریت هەڵبژار لەو ساڵانە وەڵا خۆم هەل ئەساسە حەزم لە بیرکاری هەبوو حەزم متابعەم بیرکاری مەکرد بە تایبەتیش یعنی شتێکی مێ خۆت حەزم شێشی مێشکە ڕاستانی وەکو چۆن ڕێی تەمرین ڕێازی بۆ لەشە ئەویش بۆ مێشکە لەبەرەوە من حەزم لە بیرکارەکە زیاتر کرد سەرکەوتنیشی تیا بەدەستێنا دیارە ماشەڵڵا ئەو هەموو ساڵانە و کوتنەوەی خوڵ و بەشداری و یانی لە ڕاضیاتە ماشەڵڵا زۆر سەرکەوتوو بووی یەک شتی گرنگەیە بەداخەڵم کە زۆرکەوەی ئەو نازە وازانێت کە چۆ کولیە ئیتر هەموو شتێکە ڕاست ئێمە چوونە کولێەوە ڕاست ئێمە چوونە فەرعی ڕاضیاتەوە 4 ساڵ ڕاضاتمان خوێن 4 ساڵ ئەی نەفسمان خوێن 4 ساڵ تۆڕخەریسمان خوێن بەڵام ئەو 4 ساڵە کلیلێکە یا دەستەوە ئەشی دەژوورەوە کلیلەکەی دەرگاکەکەیتەوە تەرتیبی ناو ماڵەکە لەسەر خۆت لەوانەیە یەکەم جار دانی سەرکەوتو نەبیت ناژمێ ساڵەکەی گۆڕم تدریجی وایە تدریج ئەوە ساڵ تەخەرجەکەی مەرج نییە تۆ لە ساڵ سەرکەوتو بیت یعنی تۆ مهمی متابعیکەیت ئەگەر هەڵەی کتابوو بۆ ساڵی تۆ چاچکەیتەوە دەستەکانە خۆش بێ من ماشەڵڵا وێنێت زۆر مامۆستا لەوانەیە 1000 وێنەی بەس ئەو ساڵ 4 ساڵی جامیعەت هەبێت من مەجموعەیەکم لێ هەڵبژاردووە هەوڵین بە پێی توانە سەری هەنێک لە وێنانە بکەین ئەمە وێنەیەکی توێ لەو ساڵانە لە بەغدا پێما بێ ئەوە بەشی ناوخۆی ئەمە وێنەی بەشی ناوخۆی کۆمەڵێک خوێنکاری ئەو کاتە بووین لە سلێمانی بوون هیچێکمان هەولێریە ئەوەی پێشەوە بە وەساوە دیارە هەم نووسەریشە یەکیمان هەولێری ئەویش لە تەنشی خۆیەوە بجێنە ئەوانی گەشماخە سلێمانین ئەوتان لێک بەشی ناوخۆی لە بەشی ناوخۆی بووین ئەمە بەشی ناوخۆیە لە نادی بەشی ناوخۆی ئەو کاتەن بەشی ناوخۆی لە جادرێەوە لە عفۆ مەدنی جامیعە بوو ئەمە شەر وێنەیەکی تری پێما بێ بەشی ناوخۆی ئەو ساڵانەتانە بەڵام ئەمە یەکێکە لە یادگارەکانی کە لە مانگی 12 ساڵی 66 گرتمان لە هەم ساحەکەی یعنی حەدیقەی نادیەکەیە خۆش بوو کە کۆمەڵێک کەس بووین بەیەک و دایشین بەداخەوڵم مامۆستا نوێر و مامۆستا کەریمان هەیە ئەوان ئەمری خۆیان کردووە ڕۆحیان شاد بێ ڕۆحیان شادی و ئینشەڵا شوێنیان باش دەبێ دەستەکان خۆش بێ وێنێکی حەڕەتی گەنجی توێ و خوێندکاری زانکۆی لە یەکێک لە شەقامەکانی بەغدا لەو ساڵانە پیاساکەی ئەمە کە لەگەڵ مەریوان مستەفا تاڵەبانیە ئەجا زۆر عیلاقەی لەگەڵما هەبوو برادەی زۆر خۆشی زیمبیەکەوە ڕۆژیان بەسەر جادەکە ڕۆژی نزیک سینمای خیان بوو بەس ئەو کاتە سۆر سێر بوو یعنی مەسەورەکان هاتن ڕسمیانە گرت و دوای کارتیان هایتێ بەدڵێ وەریگەت بەڵێ وەری مەگرە
ئێمەش کاتێک مازای ڕسمیان گرتین ئەم ڕسمە دەرچوو شەکل جوان بوولام جوانە ینی ساڵی 66 پێم خۆش بووی ترتم بۆ یادوەرێکی جوانە تا ئێستا هەڵەگرتۆ ئەمە ژەروێنێکی ئێوەیە لە زانکۆ ئەوانە شێن لەگەڵت ئەمە کولی حقوقیان پێوەگەیسە پێڵێن یاسا ئەمەی کە لەگەڵ ما بوو من سەردانیم کردنی ئەم دوو هاوڕێک لەگەڵ مایە ئەمە خوا خوێنکاری یاسا بوون یەکیان ئارام بوو ماوەکی زۆر سکرتێری ڕئیسی جامیعە بوو یەکیان تەها نەجیبە برای مامۆسایەکی دوکای هەیە لای ئەمیش بەڵام تەها عەبریخوای کردەوە بەداخەوەنەوەی ناوەڕاست بەڵێ وێنەیەکی جوان ئەمەش وێنەی گەشتێکی خوێندکارانی زانکۆی بۆ حەبانیە من دایما خود لە زانکۆ بووین حەزمان زۆر لە سەیران و گەڕانەکرد ینی مانگی جار مانگی وا بوو جارێک مانگی وا دوو جار جوعان کۆ بووینەوە جوامان نار بۆ هەموو کولیەکان لە شوێنەکە کۆ بووینەوە چین بۆ سەدەی هەندیە بۆ سەلمان پاک بۆ حەبانیە ئەمەش وێنەیەکە لە وێنەکانی ئەو ساڵی یەکەممان کە لە کولیە بووین کە چوون بۆ گەشت دەستەکان خۆش بێ وێنی کۆمەڵێک لە خوێندکارانی کوردە لەوێ بەجلی کوردیەوە دیارە لەسەر شانۆ هەڵ ئەپەڕن ئەوە چ مناسبەیەکە لە ڕۆژی یانی تعارفی ساڵی یەکەمان بوو لە تعارفی کە هەیە ساڵی یەکەم لە جامیعە بێت قسمی ڕاضیات بوون لەسەر شانۆ ئەم ئێمەش نیماشی خۆزای ئێمەی کورد حەزمان لە هەڵپەرچێشە ئێمەش لە سەر شانۆکە هەڵپەرچێمان تەقدیم دەستەکانە خۆش بە یادگاریکی جوانە ئەمە ژوێنێکی ئەو ساڵانەی ئەوانە شوێن لەگەڵ تەمام وەستا ئەمە کولی علومە لە کولی علوم حەفلەیەکی ئەگەر حەفلەی تعارف ئەمەی لەگەڵمانە ئەمەی یەکەم کە لە دەسەڕاستەیە ئەمە غەفوری مەلا مارفی پێڵێن ئەوەی دەستم لەسەر شایندانەوە ئەو ئەفراسا پشتە مامۆسای ڕاضیات بوو لە عەدادی ئەویشان حەسەن کەلاریە بەداخەوە لەم ماوەی عەبریخوای کرد و بەجێهێشت بەداخ ئەمە ژوێنێکی تر یەکێک لە چەلاشیەکانی زانکۆیە دیارە ئەمە شەرۆک و ئەوانی کە لە گەشتێکە بوو کە چوین ئەوە و شێرجافە نوکتە و قسەی خۆشی جێڕایەوە ئێوەش پێوە خۆش بوو جۆمان لە نوکتە و شتەکانی ئەو بێت دەستەکانە خۆشەوە ژوێنێکی توێ دیارە لێکێک لە گەشتەکانە ئاوا لە سیارەکە و سەردێناوەتە دەرێ ئەمە زۆر کەسکەی بنێت شتێکی لازم خۆشم لام جوانە سۆت من لەناو پاسەکە بووین من سرم دەرهێنا کۆمەڵێک مەڕ و بزوانە دوو شوانیان لەگەڵا بوو باران ژەباری زۆر وتم کۆڕە ئێوە لەناو سیارەکان ئاواکەن ئەو دوانە باران لێژیانیا سرم دەرێ ناو پەنجەرەکە نەمزانی برادرێکی زۆ یەکسەر ڕسمی گرتبووین دوو پیشانیاوتی ئاوا گرم دەستەکانە خۆشەمە ژوێنێکی تری ئەو ساڵانەی زانکۆیە ئەوەی کە من بیناسم کاکەمان شاڵی ڕێز و خۆشەویستیمان بۆ هەیە کە هەیە ئەمش عەیدێکە لەو گەشتانێکی کردومانە لە یەکەمەوە دەست پێکا ئەوە کە باشاڵیە ئەوی دۆمیان سنکۆیە سنکۆ ئەمە یەک کوڕێکی کابراکی تێکۆشەری ناسرااو بوو ئەویشان محەممەد چاوشین ڕانەیی بوو ئێستاش بەمراچۆ پێ لە تەلەفۆنی لەگەڵاکردن ئەویشان خۆمەشان ئازاد تاالبانی ئەویان لە ئیسە لە هەنگاری ئاژین وێنێکی زۆر جوان و کۆمەڵێک کەسایەتی جوانە ئەگەر بیبینین ئەویان کە سەری دارە و لەسەر لاگیرەوە ئەوە دارۆیە دارۆی مێری نەرمین خان کاکدارە شێخ نور ئەمە وێنێکی تۆیە لە تاقی کیسرا بەڵێ ئەم کات سەفرمان کرد بۆ تەلای تاقی کیسراوە وێنێمان کرد وێنەگەش خۆم و ئازاتین ئازای سەرانگاری ئاژی ڕاستەمەش وێنەیەکی جەنابتە لەگەڵ خوێندکارانی کورد ئەو کاتە لە زانکۆی بەغدا ئەمە قسمی چیمیا کە شیرین کە خوشی عزیزمان شیرین لە قسمی ئەوە بوو داوەتی کردین کچی شیرین ئەحمەد کەریمە ئاغایەوە ئەجا کە داوەتی کردین ئێمەش غێر قسمی ڕیاضات بووین بەشداریمان کرد لە حەفلەکەیانە دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنێکی هەر خوێندکارانی کوردە لەوێ خاتون نەرمین عوسمانی تایە جەنابەت بێکەوە هەڵەپەڕن ئەوە چ مناسبێکە خۆی ئەمە لە یەوم الکولیە بوو یەکەم ساڵ یەکەم کولیە یەوم الکولیە کاکرا سێرمان کرد جەماعەتێک لەولاوە مەساجیان دروست کردەوە گۆران هەڵپەکیە ئەی باشە ئێمەی کورد بۆچی ئەومان لەبێ خۆزای نەختێک
کەلەیمان ئەبێ وەڵای تر ئێوەش دەستان پێ کرد دەستمان پێکردن جام مەجموعە کاتی خۆی لە زیاتی پێبووین تەمرین با پێکرا بوو بەیەکەوە ئەم هینەمان تەقدیم کرد ئەم هەڵپەرچیەمان تەقدیم کرد لەو حاتێ بوو نەک بڵێ هەڵپەرچیە یعنی لەو حات چەند هەڵپەرچیەک بوو هەڵپەرچیەک دەستەکانە خۆش بە دیارە زۆر لە ئاوایلی کورد لە ناوبەغا هاتن لە خۆشیە بوو دەستەکانە خۆش بە ژیانی زانکۆ یعنی ئەو شتانی زۆر ئێمە هەڵپەرچیەوەوانەمەش بەس ناخۆشیشی هەیە ئەمەش تۆ مامۆستا عەبدوڵڵای فیزیا لە کاتی سایکردن و بەیەکەوە سایمانە کرد خۆمان ئامادەکرد بۆ ئیمتیحانی سەری ساڵ ئیتر مامۆستا عەبدوڵڵاش کە برادر و خۆشەویستە خۆشەویستیمان وتی بابەیەک ڕسمێکی بگرین ئەم ڕسەمان کرد بۆ یادگاری دەستەکانە خۆش بەمە شەروێنێکی تۆ کۆمەڵی کەسایەتیە و دکتۆر ڕۆفی شتیایە بەڵێ ئەمەش یەکەم ساڵی کولێمان بوو ساڵی 66 بوو مامۆستا سەرداریشمان هەیە سەرداری ئینگلیزی لەوانی ئەوەی کە درێ نەختی باڵای بەرزە لە ئەویشیان کوڕێکی شەقڵاوی بەحسێنیاو بوو دکتۆر ڕۆفە ماشەڵڵا لەوێ دکتۆر ڕۆف عوسمان دەستەکانم خۆش بێ ئەمەش وێنەیەکی ئەمەش جامیع بوو بەڵێ ئەوە چییە گۆرانیەڵێ وڵی ئەوە بزەوت ناوخین بیرژێتەوەنێ بەس ئەوەی کە چاچەکە میکرۆفۆنەکەەوە مامۆستا کامیل ئەمریخای کرد برای ڕەفیقی ڕەسم چییە ئەوشیان منە مۆشیان تەنیشتی عەبدوڵڵا مەحمووە و ئەوشی گیتارەکەی پێە برای ئازاد هۆرامی سەرکردی خۆشمەند هۆرامی ئەمیش هەر شەهید بوو ڕاست ڕۆحیان شاد بێ ئەمە وێنەیەکی جیاوازی ئێوەیە لەو ساڵانە لە بەغدا ساڵە لە قای خۆت نەورۆزێکی زۆر گەورەکە نەورۆزێکی زۆر خۆش بوو کە مەسئولینی زۆر لێ بوو مامجاران هەموو لێ بوون ئێمە کۆمەڵێک کەس بووین خوێنکار بووین لە جامیعە دە کوردەکەچ وتیانە بێ لە ماوەی دوو مانگە کۆمەڵی هەڵپەرچێ لەوحات بکەن ئەنجا ئەمە حاضر کرد بۆ ئاهەنگەوە ئەمە لە دوێ هەڵپەرچەکە ئەوە من ئەوە ئەمیری بەکرێ قەسا بەگەر ئەو شاینویسە مهندیسە ڕاست دەستەکان خۆش بە یادگارێکی جوانە پێمان ڕۆژە ڕاست ئەمە ژوێنەی ئێوەیە لە کاتی هەڵپەرچێکە هەر هەمان ئەم بڵێ ئەم سیانە هەرسێ وێنەکە لە قای خوددا ئەمیان لە کاتی هەڵپەرچەکایە کە بەڕاستی شتێکی جوان بوو و ئەم سێڕاستەشم بۆیە لام جوانە چونکە هەرچێکی یەک شوێنە وهرجێکی یادگارێکی جوانە یادگارێکی مێژوویە دەستەکان خۆش بێ یعنی ئەمانە هەموو تەقاوت بازیشیان باسییان دکتۆری جامیع زۆر ڕاست دەستەکان خۆش بێ مامۆستا گیان دیارە یادگارەکان زۆرن وێنەکان زۆرن هەوڵێین ئەچینە لای کتێبخانەکەت دەوێت سەری هەندێک وێنەکەین و هەندێک یادەوەری ترێژێڕینەوە فەرموو مامۆستا سیروان دیارە ئێرە بەشێکتری لە ناو ماڵەکەی تۆ ماشەڵڵا کتێبخانێکی گەورەت هەیە سەرچاوی زۆر تایە و ئەمەش لێرە بۆ ئەزمونە دوور و درێژێکە هاتە خەڵاتی ڕێزێنانی ڕێز و سوپاسی زۆر گرتووە خۆشبەختانە هەمیان لێرە داناوە مەدالیا و خەڵاتی ڕێزلێنان و ئەو قەڵغانانە ماشەڵڵاوانە زۆرن ئەم ناوە هەمووی ئەوەی خەرمان بەرەکەت دەستەکانە خۆش بێ زیاتر چی ئەخوێنی تۆ مامۆستا زیاتر حەزت لە چییە؟ وەڵام من هەر خۆت حەزم لە خوێنەوە هەیە بەتایبەتی ئەوەی کە حەزم لێتی بخوێنمەوەکو ڕۆمان بازە ڕۆمانێک نەکەم و ڕۆمانێک بازە ڕۆمانێک حەزم لە خوێنەوەی بەتایبەتیش حەزم لە شتی کۆمەڵایەتی زۆرە شتی تاریخی ئەوە هەر زۆرش حەزم لێتی بەتایبەتی تاریخی کۆن ئەوانە ئەگەر سێریکەین شتی کۆنی تایە تاریخی زۆر دیایە زۆر ڕاست یانێ وشتانە حەزم لێتی کە بیخوێنموانێەوە من نەک ئێساش هەر لە زووشەوە حەزم لە خوێندنەوەی کتێب هەبووە ئەمە کۆمەڵێک وێنەی ئەو قۆناغەیەک ئەو ساڵانی کە تۆ لە ڕانیە بوویت ئەم وێنەیە لە چاخانی مەلا عوسمانیان پێوت ئێمە چەند چوار مامۆسای خەڵکی شاری سلێمانی بووین ئەمیش خزمێکی مامۆسا فەرید داود بوو مەسیحی بوو هاتووە لای ئەم وێنەی ماگەرە مە ساڵی 71 بوو دەستەکان خۆش ئەمەش هەر وێنەیەکی تری ئەو ساڵانی توێ لە ڕانیە ئەم وێنەیەش لە بەردەمی نادی مۆزەفین گیراوە ئەوەی کە جامرەگی بەسەرەوە ئەوە متاحیدی لەکە بوو ئەحمەد چاوشینیان پێوە کەسێک بوو خۆشەویست بوو ئەویشان بە هەورامی بوو ئەمە جێکێکە لە بۆنەکان
هەر لە ڕانیە ئەم وێنەیە لە فیستیڤالی قوتابخانە خوێندەرەکانی سنووری ڕانێ بوو کاکردیان و حەزیانە کرد کە هینی ماشەڵڵا فیستیڤالێکی زۆر قەرەباڵغی هەفتاکان بەو کاتە قەرەباڵغی زۆر بوو و ئێمەش وەکو کەندی مامۆستا بەیەکەوە بووین لەو حێکمان تەقدیم کرد دەستەکانە خۆش بەمەش وێنەی کۆمەڵی کەسایەتی ئەو ساڵانی ڕانیە پێما بێ لە سەیرانن بیانیە وەکو ڕانیە ئەو کاتە بچوو بوو یانی زۆر نەبوو تەنها یەک ناوەندی تیا بوو پیانەوە ناوەندی ڕانەی تێکەڵ کوڕکەج بوو ئیتر نەیتیانە بوو مۆزەفشی کەم بوو دایمە خۆت کە زوو چون ینی مای جارێ بەدۆ سەرانێکیان دروست دەکرد لە قایمقامەوە تا بەسیتری مۆزەف هەموون ئیتر کابرای نادیش بارەکە پشتی سیارەیەک و پیکابێکۆ لەگە خۆی هێنا بۆوێ ئەجامە شوێنەکە پێڵەن کۆمەڵ لە دەرمەنی ڕانیە لای نزیکی سەنگە سەرەوە ناوەیە لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی زۆر ڕازمەش پێوە هەروێنێکێک لەو سەیرانانەیە هەموو بەیەکەوە ماشەڵڵا ئەمە ئەو وێنەیە کە ئەڵی ینی تقریبا هەموو مۆزەفین و هینە ڕانیەتیان ئەمە لە ئەو شوێنە گرتمان کە پیان کۆمەڵ لە مۆزەفین و لە مامۆستا و لە قایمقام و هەمووی جەماعەت بەیەکەوە ئەمێنە مانگەر هەر بۆ یادگاری مێنێتەوە لەمێنێ 52 ساڵ لەمە پێشە ئەمە ڤیزیڤالێکی خوێندنگا قوتابخانەی ڕانێ بوو لە ناو ناوەندی ڕانێکردیان ئەمانش کۆمەڵی مامۆستا و خەڵکی ڕانی خۆقسیێمانشی تایە لەگەڵ مێژووی ڕانیە ئەوەشی شتێکی تاڕێ جوانە ئیسان بینیان گۆڕیوە کردویانە بە تەربیەی ڕانیە ڕاستە مامۆستا ساڵانێک لە ڕانیە بوویت بەڵام دواتر دوجار هەرەگەڕیتەوە بۆ سلێمانی هاتی تۆ لێرە شتە کاوە باش ئەوەی کە نەقل بووم یەکتر نەقلاکرد بۆ متۆسی کاوە لە ئیسکان بوو لە متۆسی کاوە مامەوە ماوەکی زۆر ئەتوان بڵێم متۆسی کاوەشی چە بوو لەو مەکتەبانەی کە مرتاح بووم بۆچی چونکە زیاتر لە پێش 6 کەسمان یەک دەورە بووین کاوە نابوو زانکۆی کاوە چونکە بەڕاستی خوێنن لە کاوە لە ئەو ڕۆژی دروستبوونیەوە مجموعەیە خوێنکاری باش وێگان ئێساش کۆمەڵی زۆر یا دکتۆر یا مۆدیسین یا دکتۆران هێل جامعە زۆر ڕاست دەستەکان خۆش بە مامۆستا دیارە لە دوای کە ساڵانێک یێتەوە بۆ ناو شار و لێرە مامۆستا ئابی لە ناوەڕاستی ساڵی هەفتاکان ژیانی هاوسەرگیری پێگەهێنی لەگەڵ خات و ڕووناک خات و ڕووناکت چۆن ناسی چۆن ئەم ناسی من ئەوە نەبووڕێن بیناسم چونکە من ماوەک بوو حەزمە کرد بچ بۆ زیای تەقدیمیەوە بکرد ینی بەتەمای ژیان نەبووم بەڵام بۆ جەزائیر بۆچی ئەتویست وەڵا هەر مامۆسایانە نار بۆ ئەوێ بەس تر ماڵەوان پێش ئەوەی پێش 2 ساڵ 3 ساڵ دی بووی چەند جارێک پێوتم ئافرەتی وا بۆ بێرم من چونکە بەتەمای ژیان نەبوو ڕۆژیان دوای لەو ماوەیە لە باخی سەرچار بووین دایکم باین کردم حەزەکەم بێ لێوی نامخۆیت کە چوومتی ئەزێکی ئەوش نەبوو ئەو کچە بۆ بێرم مش هەر سێرە کردم باشڵە گرتی ئەوتم باش کەوتم باش لە ماوەی هەفتەیە کات الحەمدولله هەو چێبڕایەوە یعنی بینینی من هەر ئەوە بوو کە ئەو ڕۆژە لە باخە بینین ئیتر الحەمدولله شکر بەیەکەوە مرتاحین و بەیەکشەوە لەو کاتەوە تا ئێستا ژیاوین بەیەکەوە بە خۆشی و ناخۆشی هەر بەیەکەوە بوون نەبوون هەر بەیەکەوە بووین ئینشەڵڵا تا بژمێنین بەیەکەوە ئینشەڵڵا هەر بەیەکەوە بوون تەندروست و تەمەند درێژە من خوای گەورە بۆیەکتان بێڵە من وێنێکی تۆ و ڕووناخانم لەلای ئەو ڕۆژەیەکە کە نیشانەت کرد ئەمە ڕۆژی نیشانەکردەکە جاو کاتە نیشانە لە وتی لە حەوشەی ماڵی خۆیان نابوو لەگەڵەوە ئەمە شەروێنێکی ئەو کاتەیە کە ئەڵخەکەیتە دەستی مامۆستا چەند مناڵتانی خوانێوڕێ وەڵا من 2 کچ و کوڕێک هیچ لای خۆتان نەماوە پێمان بێ کچووکە کچە هەر مناڵە بچووەکەم ماوە 84 ئەیتر 84 مناڵمان هەرەوە ئەو سیانەوە وتوانە سیانە گەورە بکەین بە خێوانەکەی جامعەش الحەمدولله جامعەشمان پێتەواوکردن هەرێکە چۆتە ماڵی خاڵی خۆی هەرێکە مناڵی خۆی هەیە ئەڵێ مناڵی زۆر خۆشە ئێستا پێوان خۆشە زیاتر مناڵەکانیان بێن ئەمە ژەروێنێکی هەمان ڕۆژە ئەمەش ئاینەن هەمان ڕۆژە و دایکم و پورم و ئەوەش کە لەم ناوەیە خەسوومە ئەمە شەر جەنابی ستایلی قاتی زاوەڕێکی هەستە شەر ئەمیر خۆیان کردەوە ستایلی قاتەکەن مرەبعات و ئەوە جوانترین جلی پێ ڕاست ئەمە ژوێنەیەکە ئەو ڕۆژە باوکشتی لەگەڵ باوکم و خۆم وێنێکی خێزانی ئەو ڕۆژەیە ماشەڵڵا ئەمە
يعني ستایلی ئەو کاتی نیشانەکردن و ژنێنان لە سلێمانی ئاوا لە حەوشە هەموو کەسوکار کۆبوونەوە ئەو پیاوەشکە هاتنەبوو یەکدوانێکی خۆمانە بوون ئێستا من بووم سیروانی ژما مەساوەری خۆی کرد ئەوش علی عەبدول بووە کە زۆر ڕاستیم لەگەڵ ئەوە هەیە ڕاستە ئەمە وێنێکی مناڵەکانە ئەمە لە حەوشەی خۆمان بوو مناڵەکانی خۆ من کوڕەکەم و کچە گەورەکەم کچە بچکۆڵەکەم لەسەر جۆلانەکە ئەرەسیان کردووە چەمەند درێژنەوە ژوێنێکی ئێستای ڕاستە تەمەند درێژ بوونی شەڵاخۆی گەورە بۆتا بێڵێ بۆ نەوەکانت بۆ کچ و کوڕەکانت هەمیشە تەندروست بوونی شەڵا بێکەوە پێم خۆشە بچین سەرێک لە گەڕەشی کارێزی ئەحمەد زەنگەنە بین و پاسێندێک لەو یادەوەریانی و ساڵانەش بکەین ڕێستەکان خۆش خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵ مامۆستا سیروان نووری بەردەوام بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافی و لەگەڵ مامۆستا سیروان نووری بەردەوامین. مامۆستا ئێستا هاتوونەتە گەڕەشی کارێزی ئەحمەد زەنگەنە کە دیارە جەنابەت هەم لێرە لەدایک بوویت و هەم ساڵانێکی تەمەنی مناڵیشت هەر لەم گەڕەکانە بووە. هەست بەچی کە جارێکتر گەڕاینەوە بۆ تەمەنی کە تۆ نزیکەی 70 ساڵ پێش ئێستا لێرە ژیاوی و لێرە مناڵ بووی لێرە چووی بۆ قوتابخانە بەم گەڕەکانەیە؟ وەڵا من یەکەم چونکە چاوم بەدنیا گاڵ هات و لەدایک بووم لەم گەڕەکە بووم هەمیشە لە یادمە و هەمیشە مانگی جارێ دوو جار هەر پیاڕۆم و جاری وها زیاتریش و نەختێکی لە سەری خانۆکەی خواچەکە ڕووخاوە خراوە بمینای کرد هەر دڵم پێ ئەکرێتەوانێ دڵم بە گەڕەکە ئەکرێتەوە دڵم بە ماڵەکانە کەچە ماڵەکان زۆریان نەماوە لێە دڵم ئەکرێت چونکە ئەو گەڕەکە بەڕاستی نازانم بڵێم گەرەکی بوو بەڵکو یەک ماڵ بوو یەک خێزان بوو یەک عایلە بوو هەرچی ئەچوو بۆ شوێنێک بۆ ماڵێک مناڵەکانی لەلای دراوسێکەکەیدانە ئیتر شیری ئایا بەخێوێکە گەورەیە کردێتەوە ئەمەلیات یانوت ئێوە کچ و کوڕتان بۆ یەک نابێت چونکە هەموو خوشکوران و شیر داجێکرا خواردووە لە قوتابخانەی گۆژە سەرەتایی وەرگیرام و ناوم چووە ناوە و وتی ئەو فڵان فڕاشەوەرە داوامکە پێم خۆش بوو هەستم بە شتێکی تازا کرد هەستم بۆرەکەوا چوومەتە جیهانیشترەوە ڕاست. تۆ لە دوایەوە کە لە ڕانی تۆ بۆ سلێمانیشتا تۆستی کاوە بەڵام دواتر دەچتە خانی مامۆستایان چۆن چیتە خانی مامۆستایان؟ وەڵام من لە کاوا بووم کاتێک گەمزانی مشکلەکە بوو شەخ ساحی پیانەوە قەڵەبجەیی وتی وەڵا کۆمەڵێک مامۆستایان بیستووە لەوانە لە ڕاضیات و ئاگام لێ تۆ لە ڕاضیاتە بەتایبەتی ڕاضیاتی معاسەیان پێوە کاتە هێشتا ینی تەطبیق نەکرابوو لێرە وتی تۆ متابعە کردووە و تۆرختە ریزیش متابعە کردووە ڕێگەکانی وانەوەچنەوە یەکسەر وتی ئەوە تۆ منەکەم بۆ ئەوێ هەرچەندە وەزار حەزم نەکرد حەزم زیاتر لەم تۆسەی کاوا کرد بەڵام کە ئەو قسانەی کرد مەجبور بچووم و چوشم ینی بەڕاستی کۆمەڵەیە تەلەبەی چاشی ڕێکوپێک لێ بوون داوامێ نەکرد و ئێستاش کە ئەمبیرم مامۆسان خۆم هەست بە شتێکی خۆشیەکەم کە کەسەکانەوە پێگەیشتون ئێتر لە خانەی مامۆسان وەرگیرام لێ وەکو مامۆسا و کە دەرسی ڕاضیات بەوەتوانێت گۆڵێک وێنەی ئەو ساڵانم لەلایە وێنەی کۆنی ئەو ساڵانەی تەمەنی توێ ئەمە یەکێکە لە وێنانە دیارەمان سانەوی ئەزمڕە تۆ کاتە لە وەڵا بەنسبەتی لە ئەسمڕەوە من وەکو مامۆسا لە ئەزمانە وانە بێش بووم هەم لە پێش تاینیشمە لە مانگی دەی 69 وەکو وانە بێش لە ناوەکەتە ناوەندی بوو یعنی ئاواسایی ناوەندی ئەزمەر دەشم دۆتەوە هەتا سیوەکی دوانسە جەنابی لە پێشەوە لای تەلەبەکان دانیشتووی ئەمە شەر ساڵی 1970 ئەمە تەلەبەکان نەختێک من وا دەنگ بوو لەگەڵ تەلەبەکانە زیاتر وەکو برا وەکو کوڕی خۆم سێرمەکردن لە بەرەو ڕاضیات قورسە یعنی پێویستە جەلبی ئاسانێکی لەلایەن ئەمە لەگەڵیانە حەزیان کرد ئاوا ڕسمیان لەگەڵ خوار چۆن دانیشتون دانیشت ئەمە وێنێک توێ لە قوتابخانەیەکی کچان ئەمەش 76 لە ئەو کاتە خانەی مامۆسایان کوڕان و کچان لێک بیناون ئێمە لە دەرسەوە پۆلی یەکن کۆمەڵێکیان هەندیشان زۆربیان لە خارجی ئێستا و علاقەشی زۆر مان لەگەڵیانە هەیە بە تەلەفۆنات دەستەکانە خۆشەم وێنێ وێنێکی زۆر جوانە
دوو هونەرمەندیشی تایە مامۆستا عەلی جۆڵا و مامۆستا خالی سەرکار و ئەمە ئەحماوایە ئەحماوە هاوینی ئەحماوە ئەمە سەیرانێکیان ڕێخ لە بەهارە چون بۆ ئەحماوە ئەم ڕسەمان کرد خالی سەرکاری تایە عەلی جۆڵای تایە ینی وێنێکی جوان و زۆریان تەلەفۆنم بووەکەن لە خارجەوە بۆشم نردوون ئەمە شەرمێنێکی توێ لەگەڵ کۆمەڵێک مامۆستا ئەمە شەرعینشتەلەبەکانی خالی مامۆستانی چانن دارمعلیماتی ئەو ساڵانە ئەمەش تۆی لەگەڵ تەلەبەکانت بەدا ئەمەش ئەگەر بیانی لە ماوەیە کچێک سارێک لێە ئەدامی ناوی نیگار بوو گەزانی مامۆستا فەوزی ڕەمزی مەلامارە نیگارخان بەداخەڵێ جاری پێشم جاری پێش جاری پێشوکە هاتەوانێ ڕۆژێکی بەیەکەوە بووین بەڵام بەداخەوە ڕۆحی نیگارخان شاد بێ ئەمە جەنابچی لەگەڵ ئەمە مامۆستایانەوەبووین مامۆستا عینایەتە مامۆسا ئەمیان ئەحمێنایەتە ئەوشان مامۆستا نەجمە ڕاست ئەمیشان ئەمری خۆیان کرد ئەوە خەڵکی تووسڵات و دەستەکان خۆشەمێنێش ساڵی 76 لە بۆنەکانی سلێمانیان بەڵام بیرم ناوە چ بۆنێکە بەڵام ئەوە هەندی مامۆستاوە کاگەحمە مۆساحمە ئەوە شابە ئەمری خۆیان کرد لە فەرەنسا ئەگەر شاوی ئەوانە بوونێت ئەوە بەڵام بەڕاستی جوانە بۆنەکە بزەوت نادەم قاعەیەک بوو بۆنەکەی هاشم بیرم ناکەوێتەوە چێ دەستەکان خۆش بە دوای وێنەکە بێ پیشانە بم لەم بەشە ئەم وێنەیە کە تەختە ڕەشەکە داوا پڕ کردێتەوە لە پرسیاری بیرکاری ئەوە کوێیە ئەوە خانەی مامۆسایان بوو ئەو ساڵە بکە ریاضیاتی هاوچەرخ ئەوترایەوە بۆ منیشان نردبووە لە بەرخاتی بڵێمەوە ئەوە سوارێکی امتحان بوو ئاگاشم لێرە بوو سوارەکەم نچۆ لە تەختە بۆی جوابنەوە نێنووسن لە دەفتەرەکانیانە یەکسەر جوابنەوە نازانم تەلەبەیەک لە دواوە گرت بووی ڕاستمەکەی گرت بوو دوای چەند ڕۆژێک هات وەڵام مامۆستا حەزەکەم ئەو هەدیە لاوێ سێرەکەم ئەم ڕستگارێکی جوانە ڕاستە ینی شتێک بوو جا سوارەکانیش دیارە هەمووی ڕاستە دیارەتۆ لە دوایەوە بەڕێوەری پەیمانگای مامۆستایان دواتیش لە یەکێتی مامۆستایان کۆمەڵێک وێنێ ئەو قۆناغانە شملایە بەیەکەوە چین لە شوێنێک دانیشین سێری ئەوانەش ئینشاءڵڵا مەڵە مامۆستا دیارە جەناب دۆکو باسمان کرد لە دوای ڕاپەڕی نەبیتە بەڕێوەبەری پەیمانگای پێگەیاندنی مامۆستایان کە دیارە لە ساڵانەوە پەیمانگای دروستەکرێ 5 ساڵ بخوێنکار لە ناوەندیەوە هات و مای 5 ساڵی خوێن و کۆمەڵێک بەشی جیاوازیشی هەبوو ینی هەم ئاستی پەیمانگاکە بۆ ئەو ساڵانەوە هەم ئەزمموی خۆت لەوێ چۆن نەبینی وڵا کاتێک کە من ئەم بەگەڕێ پەیمانگای پێگەی مامۆستای کوڕان بەڕاستی ئەگەر بیرکەینەوەنێ جیاوازی هەیە لە نێوانی سەرەتایی بۆ ناوەندی بۆ ئامەدی بوو مامۆستایان چونکە هەر بواری هەچ قۆناغێک تایبەتمەندی خۆی هەیە ئێمە کە لە پەیمانگا دەرژەڵیتەوانێ ڕاست پەیمانگای پێگەی مامۆستای 5 ساڵ بوو هەر لە سێوە چوو 5 ساڵ تەواو کرد 3 ساڵی ئامی خوێن 2 ساڵەکەشی اختصاص بوو ڕاست اختصاصەکەشی بریتی بوو لە کۆمەڵایەتی بیرکاری ئەنگلیزی عەرەبی ئەو بۆ ئەو پسپۆرانیتیا بوو مامۆستا بۆچی ئەم پەیمانگای لە ساڵی 90 داخرا خۆی کە ئەم پەیمانگای بوو کاتی خۆی خانی مامۆستایان بوو لە نهایەتی یەشەکانێک داخرا کرا پەیمانگا ئەوەی بووکەوە 3 ساڵ ئاخر بخارە بەڵام کە بوو پەیمانگا بوو 5 ساڵ ئەم هەبوو احتیاجی بوو دەستمان تێوتەوە کۆمەڵێک کەسانێکی بە ڕغبەتی خۆی بە ئارزی خۆی حەزێکە بێت بۆ پەیمانگایە بۆی دەڕوێت ئەوە نەبوو لە 6 دەرجێ کەم بێت و زۆریشی تیاتەخەڕۆژی کرد ساڵە زۆرینی مامۆستاکانی زۆر ئێستا دیپلۆمەکان هی ئەوێن زۆر لەو مامۆستایانەیەکەوە خەریجی پەیمانگان دەرزەڵێنەوانی و ئەشیان بینە من شەرازیان پێوەکەم چونکە ئەلحەمدوللا بەرهەمی من کە لێ زۆر ڕاستە من کۆمەڵێک وێنم لەلایە هی کۆمەڵێک وێزگەی جیاوازی ئەم ساڵانەی دوایی لە ژیانی توێ بەڵام هەندێک وێنەی کۆنیشتی ئەمە یەکێک لە وێنە کۆنانەیە یەکێک لە هونەرمەندە خۆشەویستەکانی کوردیش لەناو ئەم وێنەیە کە دیارە لێرە زۆر تەمەتان مناڵە بەڵام لە 16 و ئەم وێنەیەش
یەکێک لەو هونەردانەکەەوە کەماچالەکە برادەری زۆر خۆشەویستمان بوو ئەوی ناوەڕاستمان ئەحمە بوو ئەحمە عارف قەڵی چەشەقام بوون لەگەڵ خۆم وێنەمان کرد و پێی خۆش بوو بماتێ بۆ خۆشی لە پشتەکەی لەسەر زۆر بۆ یادگاری میێتەوە کە خۆم ببینم ئاواهی ڕاستە ڕێز و خۆشەویستیمان بۆ کاکەمان چالاک و ئەمەش وێنەیەکی سەردەمی گەنجی تۆیە ئەم وێنێ لە ساڵی هەفتەوەسیا گرتم یعنی ئەو کاتە وابزانم سیایی دەبوو چاوشتیوارە هەم زۆر بووە تا خوارستان درێژە تا خوارەوە وێنێکی جوان بوو زۆر ڕاست حەزەکان ئەم وێنەیەکی ئۆکێ لەگەڵ ئەم وێنەیە لە شەقڵاوە گرتومانە بداياتی وازم ساڵی هەشتاوێک دوو بوو لە شەقڵاوی کە لەگەڵمایەتی عەبدولهاب تاڵەبانیە کەیسە لە ئوسترالیاشی هەم نووسەر بوو هەم ماوەکی زۆر لە تەلەڤیزیۆن شتیوایی شێکرد دەستەکان خۆش بێ ئەمە ژوێنەیەکی تری و ساڵانەی کۆمەڵێک مامۆستا و کەسایەتی تایە ئەم وێنەیەش وێنەی مامۆسایان دەستی مامۆسایانی ئامادەی هەڵگوردی کوڕان بوو هەڵگورد کە ناوانە هەندێکیانەوەرە بەداخەوەڵێن بەجیانشتن و گۆچی دوایان کردووە و مامۆستا فەرجوابان کە بەحات بیرمان ناچێت دولات بەناچێت ئەویشمانتەیە کە بەڕێوەبەرمان بوو هەم کەسێکی خۆشەویست بوو لای هەمووە لای نەزۆر ڕاست بەرکو ناو شارشە خەڵک خۆشەویست بوو لایەن ڕستەکان خۆشەمە شەروێنی کۆمەڵێک لە مامۆستایانی شاری سلێمانی پێما بێشتاکان ئەمە ئەمیان ساڵی 92 بوو دوای ڕاپەڕین بوو هەیە مامۆستایانی قیماگای پێگانی مامۆستایان ئەو هەندێکیان لەمانە ئەمری خۆیان کردەوە بەداخەوە ئەمە ژوێنەی جەناب سێ مامۆستای خۆشەویستی سلێمانی هەم گۆڕپانی ئامادەی هەڵگوردی کوڕانە لەگەڵ ئەم مامۆسیانە حەمە جاسمەوە معاونمان بوو ئەو ئەمری خۆیان کردەوە نوری ماساوی پیاڵی نوری علی ماساو کە ئێستا لە خارجە ئەویش حەمەکاکەیە کە مامۆسای حەمەکاکە بەڵا دەستەکانی خۆشەمە ژوێنەی جەنابتە خەڵات دابەشەکەی بەڵام مامۆستایشی زۆر عزیز و خۆشەویست خوا خۆش و مامۆستا عومەر شیرەمەڕیشت لەگەڵە وەڵا ئەمە لە فیزیڤالێکی وەزشی بوو لە دوکان بانکرێنێ بشتین لەگەڵ کامەرە کە چوین ئیتەمێنەی گیرا بوو لە کاتی تەوزیەکردنی جایزەکان بەسەر سەرکەوتۆکانە دەستەکانە خۆش ئەم وێنەی شوێ مامۆستا وەڵا ئەمە یادگاریی جوانە چونکە تەنها وێنێشمان هەیە لەمە ئەوە کوێ ئەمە لە ساڵی هەشتاوێک شادوو کۆمەڵێک دەورات کرایەوە دەورەی تەهیلیان پێوت بۆ ئەو فەرمانبرانەی کە هەڵگری بڕوانامەی ئامادەی زانستی وێژەیی پیشەی بوو 6 مانگ دەوری تەهیلیەکانە بینی هەم دەوری تەهیلیەکە بینرا دوا 6 مانگەکە شادی چیانەیە مامۆستایانیانێ دەستەکان خۆشەمە جەناب تو یەکێک لە مامۆستا زۆر خۆشەویستەکانی سلێمانی مامۆستا فەهمیە فەرمی ئەمین وەڵا مامۆستا فەهمی یەکێک لە کەسە خۆشەویستەکان و ئەم وێنەیەشمان گرتوان با وێنێکمان بێ خۆشەویستیمان بۆ مامۆستا فەرمی ئێمە جەناب تو مامۆستا کەمال جارە هەر لێشێک لە بۆنە پەروەردەیەکانە ئەمە بۆنێکی وەرزشی بوو لەقایەکی لەقایەکانە ئیتر ئێمەشیان بان کردبوو ئەم وێنەیەمان گرت بوو وێنەی کۆمەڵی کەسایەتی پەروەردەی زۆر خۆشەویست لەناو ئەم وێنەیە هەن مامۆستا خەسرە و بابان نەرمینخانە ئەمە مارەزێ بوو لەم مەرزە پاش ئیفتاحی ئەم ڕسەمان کرد هەم نەرمینخان و ئەمیرەخانە و مامۆستا فوئادە و ئەو مامۆستایی کە هەمانە و مامۆستا خەسرە و بابان ڕاستە دەستەکانە خۆش بێ ئەمەش مامۆستا ئیسماعیل خات و کاک حسێن و کۆمەڵێک کەسایەتی سەرگەڵوو داوەتی کاک حەمەدی سەرگەڵووی بووین ئەوە خۆی یەکەم کەسە لێرە دەژێت کۆڕم وەرشتی باسکردینە بە سەرگەڵوو چۆن بوو چی نەبوو چی کراوە لەگەڵ ئەم کۆمەڵە مامۆستایە بەیەکەوە چین بۆ دەستەکانە خۆشبێت کۆمەڵێک لە مامۆستایانی عزیزی سلێمانی بەیەکەوە ئەم لە کۆمەڵە هەم سکرتارێت و هەم لەقی سلێمانی بووین بەیەکەوەنێ لە کۆنفرانس و کۆنگرەهات نێدەرەوە ئەم ڕسەمان کرد دەستەکانە خۆش بێت ئەم وێنەیە وێنێکی بە کۆمەڵە ئەوانە شێن ئەمە لە هەولێرە لە بینای سکرتارێتە ئەوە ئەنجومەنی مەکتەبی تەنڤیزی ئەو کاتێک کە من سەرۆکی لەقبووم ئەندامانی لەقەکان و سەرۆکی لەقەکان و لەگەڵ ئەندامانی سکرتارێت بەیەکەوە لە قاکەی خوارد ئەم ڕسەمان کرد دەستەکانە خۆشەمەش کۆمەڵێک لە مامۆستایانی خۆشەویست مامۆستا غەفور ئەمە کۆمەڵێک مامۆستا بووین کۆمەڵە مشریفی بووین بەیەکەوە چون بۆ سەیران چوین بۆ سەیر بۆ دوکان کۆمەڵ ڕسممان کرد لە دوکان کە ئەمە ڕسمەکە لە ڕسمانێکی کاڕاستە دەستەکان خۆشە ماشەڵا وێنەوە ئەرشیفەکەت زۆر دەوڵەمەنە فرای هەمویان ناکەوین کاتی بەرنامەکەشمان بەرەو کۆتاییە چێ
مامۆستاژێنەمە تۆمان زۆرمان و کرد ئەمڕۆ بۆ هیوای توانی بێتمان کەمێک بدوینەوە بۆ یادگارەکانی مناڵیت بۆ یادگارەکانی و ئەزمونەی کە هەتەکە بە دڵنیایی جێگەی شانازیە هەموو ئەو ساڵانە خزمەتت کردووە. وڵا پێشگی زۆر سپاسیەوەکەم هەمازێتێکشە زۆر سپاس بە سەرکردنەوەیتان منیش پێ خۆشحاڵ بووم کەوا لەگەڵ ئێوە دانیشتم لەگەڵ ئێوە کۆمەڵێ یادەوەری کۆرم بیرکەوتەوە خۆم تیاژی هاوم یان جوانی خۆم بم یارەکەم ماڵەوە یاگەم داڵدایشی باسی ئەو شتان نەکەیت بەڵام لەگەڵ ئێوە یادە کۆنەکانمان هەر لە مناڵیمەوە هەتا ئێستا باسمان کردووە منیش پێم خۆش بووە کە وەکو فلیمێک لەبەر چای خۆم بینەرانی عزیزی بیننەوەگەڕێنە بۆ یادەوەریانێش سپاسم بۆ تۆ بەڕێز و بۆ جەماعەتی کەڕاستی ئەوان لەگەڵمانە هەر لە بارەوە تایسە لە بێتەوەی زۆر سپاس دەکەیت مانومان کردی دەستەکانە خۆش زۆر سپاس. خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.